بەڵێ سەرنج دەخێنە سەر هەندێک وێنە پێشکەمێک لە کەرکووکەوە بۆ تۆڕی میدیای ڕوودا و نێدراون وێنەکان ناوشاری کەرکووکە خەڵک باڵای کوردستانەوە ڕژاونەتە سەر شەقامەکان ئەو حکومە ڕەت دەکەنەوە کە بە زۆر بەسەریاندا سەپێنداوە. بەڵێ دیمەنین کەرکووکێنە بەری چەند دەقەیان گەیشتنە مە کۆلانین کەرکووکێنە خەلک با آل کردستان دا کتنا کولانان و ظلم و داگیرکاری هشتا شعبی و هزی درجی قبول ناکن ام هنه کل دیمن زندی تماشا بکن. ئەمە یەکێک لەو ڤیددیۆیانەیە کە ئەم شەو گەنجانی کەرکووک لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاویان کردوێتەوە لە هەندێک ڤیددیۆی دیکەدا بەرامبەر ئاڵای کوردستان ڕاوەستاون سڵاو لە ئاڵای کوردستان دەکەن و سعودی ڕەقیبی دەڵێن خەڵکی شارەکە بە تایبەتی کورتەکان ئەو حکومە ڕەت دەکەنەوە کە بە زۆر بەسەر شارەکەدا سەپێنداوە. بەڵێ یەک جوان ڤیددیۆیانە کە گەیشتنە مە و دەبینن جوان به آلین کردستان دا کتنه کولانین کرکوکی و ویدیوین دنجی هنه که برزگرتن لهمبری آلا کردستان را دوستن و هشتا شعبی و هزیندن سکایتی بکربون نمونه کی لوان دیمنان تماشا بکن بهدره ولی او دیمن بون